بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لایەوە بینەرانی خۆشەویست لە هەر شوێنێک وێستا ئەم بەرنامەیە بینن. خۆشحاڵم کە لە دوانگەیەکی دردا بە ئێوەی خۆشەویست گەشتمەوە. خۆشەویستان لە دوانگەی ئەم جارەمانە بارسی پرسێکی گرنگەکەین، ئەویش پەیوەست بە دۆخی هەرێمی کوردستان و پەیوەست بە ژیانی خەڵک ئەویش بریتێ لە نیگەرانی، واتە نیگەرانیەکەین بە چەقی گفتوگۆمان ئەم جارە لەگەڵ نووسەر و ڕۆشنبیر کاک ڕەبێن هەردی. کاک ڕەبێن بەخێر بیت. سپاس دەکەم کاک بێن. کاک ڕەبێن زۆر پێویستم بەوە نەبوو کە بچمە ناو پێشێکێکی تەفاسیلەوە واروها لە ینی لە سەرەتای بەرنامەکەیە پێشێکێک بڕازێنمەوە بۆیە ڕاستەخۆ بچینە سەر قسەکانمان. ینی قەیران دوای قەیران، گرفت دوای گرفت، ئاڵۆزی دوای ئاڵۆزی، خەریکە ینی دۆخی هەرێمی کوردستان نەبێ بە دۆخێک کە ینی چاوەڕوانی هیچ منفەزێکی باش یاخود با بڵێن دەرچێکی باش نەکرێ. باش ئەگەر بمانەوێت قسە لەسەر نیگەرانی بکەین یاخود زمان بۆ نیگەرانی دروستکەین، ئەبێ سەبارەت بە نیگەرانی چی بڵین؟ با لەوەوە دەست پێ بکەم کە وێنەکە یەکجار بەو ڕادە تاریکە نیە. یعنی من ئەو بۆ چونەم پێڕاست نییە بڵێ دەریچە نەماوە شتەکان گەیشتونەتە بۆ مەست. پێم وایە بەعکسەوە ئەو قەیرانی کە ئێستا لە کوردستانە هەیە دەلالە لەواکە کۆمەلگایەکی زیندومان هەیە، کۆمەلگایەکە بە ئاسانی ئامادە نییە جۆرێک لە ڕژێم و حکومڕانی قبول بکا کە بەرەو ستەمکاریە چێ. ئەوەی کە ڕوو ئەدا بریتە لە مقاومەیەکی گەورە، بریتی نییە لە وەستان بە پێچەوانەوە، بریتە لە مقاومە، بریتە لە بەرگری، بریتە لە ژیان لە کۆمەلگای ئێمە. یعنی ئەم ئەزمەیە چی دروستی کردووە؟ ئەم ئەزمەیە جۆرێک لە عەقلیەت دروستی کردووە کە ئەوێ بمانگەڕێنەوە بۆ حکومڕانیی ستەمکار، حکومڕانیە کە هەموو شتێکتایە خۆی بخۆی بڕیار بەدەست بێ، سەرۆک بۆ هەمیشە سەرۆک بێ و حیزبەکانی تر ئەگەر هەبن تەنها لە سێبەری ئەوە هەبن. ئەوەی کە قەیرانەکەی دروستکردن مقاومەی ئەمە کراوە. یعنی بە پێچەوانەوە ئەم قەیرانەی کە لە کوردستانە هەیە دەلالەت لە زیندوی کۆمەلگای ئێماکە، دەلالەت لە تەسلیم بوونی کۆمەلگای ئێماکە، لەناوەکە ئەو خەونە نایڵێ بچێتە سەر، نەیهێشتووە ئەو خەونە سەر بگرێت. ڕاستە نەیتوانیوە ئەم خەونە بە تەواوی لەناو بەرێ، بەڵام مهمترین خاڵ کە تایەتی نەیهێشتووە ئەم خەونە لە کوردستانە کۆنتڕۆلی کوردستان بکە. یعنی ئەمە هیوای بە زیندوی هێشتوێتەوە، هیوا بەوەی کە ئەگەرێکی باشتر لە سبەینیا هەیە، حکومڕانێکی باشتر لە سبەینیا هەیە، بە گەورەی ماوە، زۆر بە گەورەی ماوە. چونکە وەکو پێم وتی ئوستی قەیرانەکە، ینی با بڵێن بناغی قەیرانەکە لەو مقاومەتەوە دەست پێکە. خۆ ئەگەر ئەو مقاومەیە نەبووایە هیچ لە گۆڕێ نابووە، هەمووی تەسلیمە بووە، هەموو شتێ بە ئارامی و بە سەلسیە ڕوە. ئەوەی کە ڕێگەی لەوە گرتووە ئەم حکومڕانیی ستەمکار دروست بکە، سەرۆکی هەراتایی دروست بکە، پەرلەمانێکی ئیفلیج دروست بکە و حکومڕانیشی پڕ لە گەندەڵی و پڕ لە دزینی سامانی وڵات دروست بکە، ئەو مقاومەیە ئەمە قەیرانەکەی دروست کردووە. لەبەرەوە لە ڕوویەکی ترەوە قەیرانەکە خۆی دەلالەت لە زیندوی، دەلالەت لە هیوا، دەلالەت لەوەی کە خەڵکێک ماوە لە وڵاتە ئومێدی بەوەیە یا چاوەڕێ ئێوەیە یا خەبات بۆەوە ئاکاکە سبەینێکی باشتر لەمەیکە ئەوێ خۆی پسەپێنێ بەسەر کوردستانە چاوەڕێی کوردستان. کاک ڕەبێن با بیریش لەوە بکەینەوە، ڕەنگە بە دیوێکدا ئەم قسێ دروست بێ بڵێن ئەم کۆمەلگایە مادام نیگەرانە، مادام بیرەکاتەوە، مادام ئەتوانێت دەستنیشانی برینەکانی خۆی بکە، کۆمەلگایەکی زیندووە. بەس بە دیوەکەی تێرا بیرمان نەچێ ئەم کۆمەلگایەکی خەمبارە لەم لەحزەیە، ینی ڕۆژ بە ڕۆژ برینەکانی گەورە بن، ینی ینی تۆ سەیری کە کاک ڕەبێن، ینی لە ڕووی دەرونیەوە ئەم کۆمەلگایە ڕۆژانە دەیان نەخۆشی جیاوازی دەرونی تووشێت، یانی یەک پارچە کۆمەلگایەکی ماندوو حتا ینی داهێزرا و بێتاقەت. کۆمەلگای ئێمە ماندووە، ئەوە ڕاستە، کۆمەلگای ئێمە ماندووە چونکە لە دوای شۆڕشەوە خۆی شۆڕشەر بە قۆناغی شۆڕش بەو هەموو خوێناوی و بەو هەموو کارەساتەی کە تایە ژیاین هاتی لە دوای ڕاپەڕین، لە دوای ڕاپەڕینەوە هەموو چاوەڕێەوەمان کردم کۆمەلگایی تر ئاسوودەی ببینێ. یعنی پاشەو هەموو خوێنەیرا، پاشەو هەموو ئاوارەیە، پاشەو هەموو ڕاگواستنی دێ و دێهات و چیمیایی و بچووزا مەنفال و هەموو چاوەڕێەوە بووین ئیسراحەت بکەین. پاش ئەم هەوینە ئەو میلەتە مستحقی ئەوەیە کە ئیسراحەت کە، مستحقی ئەوەیە کە قۆناغێک بژی بەداخەوە دوای ڕاپەڕین بە پێچەوانەوە لە وەکو تۆ لە قەیرانەوە چوین بۆ قەیران، لە کێشەوە چوین بۆ کێشە، شەڕی ناوخۆمان بەجێهێش بە شێوەیەکی تر شەڕی ناوخۆ بەردەوام بوو. یعنی ئێستاژەوەی کە لە کوردستانە هەیە ڕاستە شەڕی ناوخۆ کۆتایی پیاتەوە، بەڵام هەموو ئەو سلبیاتانی کە لە شەڕی ناوخۆیان بە قورسی و بە گەورەی لە ئێسایە ماوە. وڵات هەر لە دوو ئیدارەی یاژی
هێزە کوردیەکان لە سەنگەری دژبەیەکا وەستاون ڕاستە دانیشن بەیەکەوە بەڵام ناکۆچێکی گەورە لە بینی هەموو هێزەکانە هەیە کە چاوەڕێی پریشکەکە بۆی بتەقێتەوە و ئێمە چەندان جار لە دوای وەستانی شەڕی ناوخۆ لە لێواری شەڕی ناوخۆ نزیک بووینەتەوە هەموو ئەمانە ڕاست هەموو ئەمان خەڵکی ماندوو کردووە سەرباری ئەمەشەم کێشە ئابووری هاتوۆتە سەر یعنی ئێمە لە سەردەمی پێش ڕووخانی سەدامە خەڵک تۆزێتی یەگەی کە وەزی ئابووری باش نەبوو چونکە حەساری عێراقمان لەسەر بوو حەساری سەدام مابوو حەساری خست بۆ سەر کوردستان حەساری نێودەوڵەتی لەسەر عێراق هەمووی هەبوو ڕێگاکانمان بە ئێران و بە تورکیا و بەهینەوە بە سەلسی و بە وەکو ئێسا نەبوو یعنی لەبەرەوە وەزعێکی ئابووری خراپە بوو بەڵام خەڵکی زانی یعنی ئەمە وایە یعنی زروفەکەمی دروست کردووە بەڵام لە دوای ڕووخانی سەدامەوە وەزع ئابووریەکە وایە باش وایە حساری عێراق نەمایمە بووبووینەوە بە بەشێک لە عێراق بودجەیەکی خەیاڵیمان لە عێراقەوە بۆ هات بەڕاستی یعنی ئەو پارە زۆرەی کە لە بەغاوە بۆ عێراقها زۆرە بەڕاستی بعضێ وڵات لەم دەور و ناوچەیەی خۆمان دەوڵەت نیوەیە و بودجەی نییە بۆ ئەوەی کە وڵات بەرێەوە بڕێ یعنی بودجەیەکی گەورە لە بەغاوە هات نەوتمان دۆزیەوە تەسەوڕمان کە فرۆشتنی نەوت وڵات بەرەو هینێکی زۆر کرانەوەیکی ئابووری گەورە بات بازاری کوردستان کرابەوە ئازایی سندورەکان هەمووی کرابەوە کەچی خەڵک بەعکسەوە دۆخی خراپترە بێ ینی زۆر سەیرە دۆخی بەرەوە لەبەرەوە خەڵک ماندوو بوو هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووینەوە یەکێکی تریش لە ناو هینەکان کە دروست بووە کاکەین خەڵکێکی فەلەن ناومێدیش بووە ینی ناومێد بووە لەوەی کە ئەڵێ ئەوە ئۆپۆزیسیۆنمان دروست کرد ئۆپۆزیسیۆن ئەم هەموو هەرایی کرد هیچی پێ نەگۆڕا ئۆپۆزیسیۆن چۆ دەسەڵات ویسی لەگەڵ مشارەکەکردن لەگەڵ دەسەڵات شتێ بگۆڕێ هەر هیچی پێ نەکرا یعنی خەڵکێکیش هەیە ئەمە نیگەرانی کردووە بێتاقەتی کردووە خەڵکێک گەشتۆتە سەر و قەناعەتی کە ئەم دۆخە دۆخی شۆڕشی چەگاریە ئەم دۆخە دۆخی پەلامارانە وابێ پەلامار بینەوە بێ هێزی چەگار دروستکەین و بگەڕێنەوە بۆین ینی ئەمانە هەمووی هەن لە ساحەکە بەڵام ئەمە تاکە وێنەیەک نییەوەی کە منەڵێم لە ساحەکەی بیبی کاک ڕێبن من هەر پەرەگرافێکی خۆت بیرێنەوە لە شوێنێکە باس لەوە کە کاڵی سەدام حوسێن بێدەنجی دروستی کرد بەس ئەم دۆخی کە ئێستا هەیە ئەم دۆخی نیگەرانیە خەریکە وردە ئینسانەکان ئەخاتەوە ناو خۆی تووشی مەلەلێکی گەورەیە ینی بەبەست یەک شتەکەم بێدەنجی زانی کاک ڕێبن کۆمەلگای خەمبار ڕەنگە یەکێک لە خەسڵەتەکانی بێدەنجی بێ یعنی خەریکە وردە وای لێ دێ ئەسان بۆ نمونە من بۆ ئەم بەرنامەی خۆم پەیوەندیم بە چەند نووسری وەکو جەنابتەوە کردووە هەتا نووسەرەکانمان خەریکە وەڕەزە بن لە قسەکردن ینی پێیان وایە کە ئەم دۆخە بە قسەکردن ناگۆڕێ کاریش خراپەکەن چونکە ئەساسەن هەموو ئەم دۆخە سیاسی تازەی کە لە کوردستانە دروژە بەرهەمی قسەکردنە خەڵک زانی چیە کاکی مشکلی خەڵکی ئێمە ئەوەیە گۆڕانکاری زۆر سەریعیەوێ یعنی تەسەوری وایە ئەمڕۆ بنوێ سپێنی هەسە باش بێت لە هیچ تاریخێکی سیاسی نە کوردستان نە دنیا نە دەوروبەرە گۆڕانکاری وا ڕووی نەداوە یعنی گۆڕان بە تایبەتی کە لە ڕێی فشاری مەدەنی و ئەم فشارە سیاسیانەوە بێکەلینەنە هەمیشە وەختی ویستوە باش ئەگەر پرسیارەکەەوە لێ بکەن ببوورە کاک ڕێبن ئەمەش تێکەڵکەینەوە باش ئەگەر پرسیار بکرێ ینی چۆن تاچی ئێمە یاخود با بڵێن کۆمەلگا بە شێوەیەکی گشتی چۆن ئەتوانێ دۆخی نیگەرانی خۆی بخاتەوە خزمەتی خۆی ینی نیگەرانیش بێتەوە بە خزمەت جارێککە بێت بە دەرچەیەک ببێ بە ڕێگای خۆی پێم وتی نیگەرانیەکە دەلالە لە زیندوی کۆمەلگای ئێمەکە ینی بە ڕوویەکی ایجابیە دەلالت لە کۆمەلگایەکە کات تەسلیم نەبووە دەلالت لەوەکە کۆمەلگایەکەی مقاومەکە کۆمەلگایەک هەیە خەون بە سبینێکی باشترەوە بینێت کۆمەلگایەکەی لە هەمووی مهمتر کە ئەمە لە قۆناغێکی پێشرا ڕەنگە نەمان بووە هوشیاری خەڵک بە مافەکانی زۆر گەورە بووە هوشیاری خەڵک بەو بە حکومڕانی خراپەی کە لە گورسانە زۆر گەورە بووە یعنی ئێسا کەم کەس هەیە خەلەلەکانی کەم و کوڕیەکانی حکومڕانی لە کوردستانە نەزانێت کەم کەس هەیە نەزانێ مافەکانی چیەوە بۆی دەستەبەر نەکراوە کەم کەس یعنی هەموو ئەمامە زۆر گەورە بووە ڕووبەری ئەو خەڵکەی کە ئەم وشیاری بەرز بۆتەوە زۆر گەورە بووە دەرکەوت کاک ینی لە انتخابات دەرکەوت لە انتخابات بە شەڕ ڕای ئەو هەموو تەزویرەوە مینەوە بزانەوە هێزانەی کە لە دەرەوەی دەسەڵات بوو چ دڵنێکی زۆریان هێناوە چل کورسیان هێنابوو ینی چل کورسی بەدەم خۆشە هەمووشمان نەزانین چل کورسی تعبیرێکی ڕاستەقینە نیە لەو هێزە زۆر زیاتر لە چل کورسی هێناوە بەڵام بە تەزویرە ئیترەوە ینی توانراوە ئەو هێزەوە نەگەورە بۆ توانراوە بەس ئەو نە تەزویری لێ بکرێ ڕێگەی بەن چل کورسی هەبێ چل کورسی زۆرە لە 111 کورسیە یعنی ئەگەر بە یەکەوە کۆی کەیتەوە پارتی کە هێزی یەکەمە 38 کورسی هێناوە ینی هەتا لە ڕووی معارەزەی سیاسیەوە ئەم نیگەرانی و ئەم هینە ئەمەی دروست کردووە ئەوەی کە ئەمێنێتەوە من ئەمەیە بێڵێ مەزاییشی ئەم ناومێدیە
بەشێک لە هەم ڕاستی پێە هەم بەشێک لە زیندویەتیش دەرەخا ڕاستی پێ لەبەر ئەوەی من جاریش کەژە من باس کردو کاگین خیاڵی سیاسی ئێمە خیاڵێکی هەڵە دروست بووە خیاڵێکە زۆرتر لەسەر ئەساسی شۆڕشی چەگاری دروست بووە زای شۆڕشی چەگاری چیە شۆڕشی چەگاری پێویستی بە هێزێکی گەورە نییە پێویستی بە جەماوەری گەورە نییە ئەم تیورەیە یەکەم جارە هین دایمەزران ئەم کابرای چەپ تیورەی بوورەی سەوری و ئەو دایمەزران دیەک بگرە بە کۆمەڵە چەگاری کەمەوە زانی لێەوە تەشەنە بکە خەڵکێکی زۆر ئێستا شۆڕژ واتیێگا وە شۆڕشی چەگاری شۆڕشێکە زوو هەز بەبوونیەکەی یعنی چونکە تەقاکات خەڵگە کوژێت بارەگاگرێت چالاکیەکە چالاکی ئەسکەریەکە کە بەرچاوە خەڵکی ئێمە ئێساش زۆر جارسەری شۆڕژ بە مەنتقاکە بە مەنتقیەوەی کە خێرا دەستکە و دیار نییە خێرا دیار نییە چەند ڕێبایەمان گرتووە چەندینمان گرتووە ئێمە ئەم خەلەلە ئەم خەیاڵە سیاسیە هەڵەیە چونکە ئەمە شۆڕشی چەگاری نییە لە شۆڕشی چەگاریە هەسی پێەکەی بڵێ یەکسەر ئیزگەکەی خوێندێتەوە ئێمڕۆ چوونە سەر فلان ڕێبایە و فلان ڕێبایەمان کرد فلان دێمان ئازاد کرد فلان جێگامان کۆنتترۆل کرد لە گۆڕانکاری مەدەنیە هەز بە مەناکەی چۆت گرتووە لە بەرەو چۆتە شەنەو کردووە بەڵام ئەگە تۆ تەماشایکەی زۆر زیاتر لە شۆڕشی چەگاری ئەم معارەزەیە شتی گرتووە جێگەی گرتووە تۆ تەماشای ناڵم بەرفراوانبوونی ژمارەی معارەزە بکە بەرفراوانبوونی ژمارەی خەڵکی ناڕازی بکە بەرفراوانبوونی و دڵنی و هێزانە بکە کە لە دەروی دەسەڵاتن و بەردەوام دەڵێنن یعنی ئەم شوێنش بەڵام هەستی پێ ناکەی و ناڵێم وەکو شۆڕشی چەگاری نیە هەستی پێ بکەی دیەکی وازەح ئازاد کردووە لە دەستی داگیرکەر وانە ئەمە وانە لەم گۆڕانکاریە مەدەنیە هێواش شێواش شەکە ڕوەیە و هەستیشی پێ ناکەی کە چەند گەورە بووە لەبەرەوە نیگەرانیەکە هەم ڕاستەقینەیە هەم بەشێکی پەیوەندی بۆ شەو ناڵێم شعوری وایە کە شتێکی گەورەی نەکردو بەڵام ڕاستیا کردوێتی بەس ڕێبێن ینی تۆ ئەوەی کە من تێگەشتم لە وەڵامی پرسیارەکانمە ئێستا لە هەرێمی کوردستانە دەسەڵاتێک هەیە ئەگەر ئەو دەسەڵاتە شەرعیتیشی لە دەستا بێ شتێک هێشتوێتەوە دۆخێک هەیە مەسەلەن من ئەم دەسەڵاتەی بە ئیستیبداد بێ بە زۆری بێ بە هەشتێک بێ هێشتوێتەوە باشە ئەو کاتە شۆڕشی مەدەنی چی پێکرێت لە کاتێکە مەسەلەن بۆ منە لە خەمباری زیاتر مەسەلەن بۆ منە ئێستا هیچ دەستکەوتێکمان نییە کاک ڕێبێن ئەم دەسەڵاتی کە ئێستا هەیە ئەگەر ئەم دەسەڵاتە مەسەلەن بۆ منە شەرعیەتی مەدەنی نەبێ شرعەتی هەڵبژاردننی نەبێ شرعەتی قانونی نەبێ ئەوەی کە هێشتێتی و عرفێکی سیاسیە ئەم عرفە سیاسی ئەمە لە بەرامبەر وەکو شۆڕشی مەدەنی چیمان لە بەرامبەرەکە خۆ پیشاندانەکەی نەمان کوژن ئەزانیشی ئەم دەسەڵاتە سیاسیە خەڵکی لەگەڵە یعنی ئەوە ڕاست نییە ئەو وێنەیەش ڕاست نییە وا بزانی هەمووی بووە بە معارەزە هەمووی دژی ئەم دەسەڵاتی ئەوە ڕاست نییە یعنی وێنێکی ڕاست نییە ناشبێ پێی هەڵخەڵەتی بەشێکی گرنگ لە خەڵکی ئێمە تەییدی دەسەڵاتەکە لەگەڵ دەسەڵات هەیە ئەو بەشەر غەڵەتە بڵێ هەڵخەڵەتاوە غەڵەتە بڵێ بۆ بە کۆیلەی نازانم چی و کڕاوە ڕاستیاوە هەموو خەڵکە ناکڕێت کاکەین ینی بەشی هەموو من جاریش کە ژووتومە مەسەلەن یەکەم هێزی کوردستان پارتیە سیهۆش کورسیە ناوە با بڵێن تەزویری کردووە کاکە لەم تەزویرە هەشتی تەزویر کردووە خۆسی کورسی هێبرام کورەسی نییە کاکە 25 25 کورسی ڕقەمە 25 کورسی هیچ هێزێک ئەمەیە بگەمە خاڵێک هیچ هێزێک نییە لە کوردستانە بەشی خۆی جەماوەری نەبێ بەشی خۆی خەڵکی لەگەڵانە بێ ئەوم خەڵکی کە لەگەڵ یادی خەڵکی ڕاستەقینەن خەڵکێکە بڕای بۆ ڕێبازایە و خەبار لە پێناویە و هیناکا و ئامادەش لە پێناویە خۆی بکوژێ یعنی ئەو وێنەیە ڕاست نییە هەموو خەڵ لە شوێنێکە دەسەڵات لە شوێنێکە نا خەڵکی ئێمەدا بەش بووە حقیقەتەن بەشێک لەگەڵ دەسەڵاتایە بەشێک لەگەڵ معارەزایە تا ئێستاش ئەو هێزەی کە لەگەڵ معارەزایە ئەو هێزە گەورەیە نییە کە توانای هەبێت تەرجەمە بێ بۆ سیستەمی پەرلەمانی و لە پەرلەمانە بتوانێت زۆرینە بەدەستبێنێ یعنی ئەمە سێ هێزە معارەزەکەمان بە هەموو قوتیانەوە چ کورسیانێنە لە 111 کورسی نەشیان توانی بەیەکەوە بنیانی بەحقەت ینی ئەوز کاتە ئەو ئیتیلافە بیان توانێت وەکو فراکسیۆنی بکەن ئەیان توانی شتی گەورە بکەن بەداخەوە ئەوە نەکرا ئەوە ڕووی نەدانی بتوانم ببن بە یەک فراکسیۆن وەکو یەک بەرنامەی سیاسی پشناو هینەوە بەهەرحاڵ بەڵام مەبەسمەوەیە یعنی ئەو وێنەیە ڕاست نییە بڵین دەسەڵات لە شوێنێکە ستەمکارێکمان هەیە بە تاقی تەنیا خۆیەتی نا بە تاقی تەنیا خۆی نیە بەشێکی گرنگ لە کۆمەلگای ئێمە تەییدیەکە بەدڵ و بەجان تەییدیەکە ئەمە حقیقەتە لەبەرەوە تاکە ڕێگای ئیشکردن لە کوردستانە پەلاماران نییە ڕوخان نییە لابردنی ئەم هێزە نییە احترام نەگرتنی ئەم هێزە نییە
بەس بیرخستنەوە تاکە ئیشێک کە بکرێ ئەوەیە بیرخستنەوە مێزەیە کە ئەو بەتەنیا ناتوانێت هەموو شتێ بێ ئەو ناتوانێت مەسیری هەموو کۆمەلگای کوردی دیاری بکە ئەو هێزێکی گرنگە بەڵامە بێ مشارەکەی سیاسی قبول بێ ئەو تاکە کەس نییە بڕیار بە تاکە کەس نییە چارەنووسی ئەمە دیاریکە ئەمە ئەو شتەیە کابێ بکرێەوە و ئەمە ئەو شتەیە کە ڕوو ئەدا ینی بەربعقەت ڕوەدا یعنی تۆ لە بیرت نەچێ ئەوەی کە ئەو ڕۆی کە تۆڵی هیچ نەکراوە زۆر گەورەش کراوە کە ئێمە نایبینی یعنی تۆ تەماشا کە پارتی لە دوای مەزمووە دروستی کردووە بە دوای هێزێک ئاگەڕێ شەرعیەت بۆ مینە شەرعیەت بەم ئیشەی بە یەک هێزی نەدۆزیوەتەوە کاک پەیوەند یعنی ئەمە زۆر جێگای دڵخۆشیە وەنیە یعنی تۆ تەماشا کە پاشە هەموو زەبرا پاشە و هەموو هەیلەمانەی کە بەسەر دەسەڵاتایەتی پاشە هەموو کۆنتترۆلی بەسەر سامانی کوردستانایەتی بەسەر نەوتی کوردستانایەتی بەسەر دەستگای ئاسایش و پۆلیسایەتی نەیتوانیەوە هێزێکی کاریگەر لە کوردستانە هیچ هێزێکی کاریگەر لە یەکێتیەوە بۆ یەکگرتو بۆ کۆمەڵ بۆ گۆڕان بۆ هێزەکانی تر قەناعەت پێ بکات کەم ئیشی کردوێتی ڕاستە نەیتوانیەوە قەناعەتیان پێ بکات کە ویلایەتی سەرۆکەکەی بۆ درێژکەنەوە یعنی ئەم ڕۆژی هەیە و نەبێ بڵێ کە توانیان ئەمە بکەن نیانتوانیەوە ئەمە بکەن لازمیان ئێستاش لازمیان شەرعیەتی ئەو ئیشەی کە کردویانە لە ژێر زمێکی قوڵایە و کەسیش ئەترافی پێ نەکردووە تا ئێستا لەبەرەوە ئەو ڕۆ تەنها ئەو ڕۆ نەبینین کە شتێک کراوە بەڵام شتێک کراوە بەڵام قبول نەکراوە قبول نەکراوە بە هیچ شێوەیەک لەلایەن هێزەکانی ترەوە ڕەفز کراوە بەڵام ئەم ڕەفزە نەگەیشتووەتە ئەوەی پێکدادان بکا لەگەڵیا و من خۆشم لەگەڵەوەم نابێ پێکدادان لەگەڵ زۆر باشە کاک ڕێبین هەر پرسیارێک نزیک لە وەڵامەی جەنابەت دەگوترێ دۆخێک کە توانای ئیسلاحتیایە کەم بێ یاخود داڵێن قەیرانەکان هەمیشە کەڵەکە ببن لەسەر بۆ گرفتەکان زۆر ببن ئەبێ لێگەڕێ ئەم دۆخە جۆرێک لە نارشێستێتی پێ بدەیت بۆ ئەوەی کە لە پێناوێەوە کە خۆی کامڵکە یعنی ناتوانانی زۆر دەستکاری ئەمە بکەیت چونکە ئەگە سیستەمی ویستت بەسەرم بۆن من هەڵی وەشێنیتەوە بۆ سیستەمێکی کە لە شوێنی دابنێ ئەبێت لێ بگەڕێیت ئەم دۆخی ئەنارشیستیە ئەم جۆرێک لە ئاژاوە جێڕی سیستەمەکەت بۆ هەڵوەشێنێتەوە بیخاتەوە سەر سفر لەسەر پلێتەوە ئەنجا جارێککە دەست پێ بکەیتەوە پێم ڕاست ئەزانی چیە کاکەی بێ پەیوەند یەکشت با بە لای هەمومان ڕوون بێ ئەگەڵ قەرارە ڕاپەڕین لە کوردستانە ڕووبا ئەم ڕاپەڕینە نە بە ئەمری کۆمەڵ نە بە ئەمری یەکگرتو نە بە ئەمری یەکێتی نیشتیمانی نە بە ئەمری گۆڕان دروست ناکرێت کە ڕۆژیدا نە بە ئەمری گۆڕان نە بە ئەمری یەکێتی نە بە ئەمری کۆمەڵ نە بە ئەمری یەکگرت و ڕناوەستێت ڕاپەڕین دۆخێکە زیاد لە هۆکارێک هەیە کە پیاو قسەی لەسەر بکە کە ڕووەدا پیاوە بێ قسەی لەسەرکە نە بە هیچ هێزێ دروست دەکرێ کە ڕوشیدا بە هیچ هێزێک گەوەستێنرێ یعنی ئێمە خۆمان لەم هینە لابین بعضێ لە هاوڕێیان خەریکە و معادلەیە دروستەکەن ئەهەر ڕاپەڕین ئێمە لە بەردەم ڕاپەڕین یان ڕانڕاپڕێ کە ڕاپەڕین ڕوویدا ئەمە قەراری نەهێزێ یەک شۆڕش نییە لە دنیای قەراری هێزێ بوو بێ شتی وان نییە کاکین ئەمە دۆخێکە تەراکماتێکی مێژووی گەورە دروستیەکە و باسانیش دروست نابێ یعنی ئەمەی کە وابزانین شۆڕ زۆر ئاسانە تەنها دوو ناڕەزایی توانێت دروستیکە هەڵەیەکە ئەم سەرتا و سەری دیار نییە یعنی تۆ تەماشای هەموو تاریخی فەڵەنسا بکە ئەم چەند جارێکی کەژەمە تۆ یەک شۆڕشی تایە کاک دە شۆڕشی تیان نییە ئێران حەزارەتێکی قوڵ و گەورە لە تەنیشمانەوە هەموو تاریخی بگەڕ یەک شۆڕشی تایە دوو شۆڕشی تیانە کاک ئەوەی تری شۆڕش نییە ئەمە شۆڕشە هەموو مسر بەو حەزارەتە قوڵیەوە لە فەرعۆنەکانەوە تا ئێسا یەک شۆڕشی تیاکە لەو ئاخریانە ڕوویە یعنی شۆڕش شتێک نییە و ئاسان ڕووبە ڕاپەڕین شتێک نییە و ئاسان ڕووبە گەلانی زۆر لە ئینگلتەرا شۆڕش نەبووە یعنی ئەو حاڵەتی هینە نەبێ شەڕهینی پەرلەمانە با شۆڕشێک ڕوویان ئەوەی کە هینی پەرلەمانوین با ئینەکەم ئەم لە زۆر وڵاتە شۆڕش ڕووی نەداوە ینی ئیسلاح باشە کاک ڕێبین ئەگەر باسی شۆڕش نەکەین باش ڕاپەڕینیش نەکەین سەیریکە با من باش جۆرێکی تر ئەم پرسیارە بکەمەوە باسی ڕووداوی گەوراکرێ هەر مەسەلەن بۆن منە هەر دۆخێک کە توانای دیسان جارێککەواڵەمەوە ئیسلاحی نەبوو توانێت چاکسازی نەبوو چکۆ وەکو جەنابیش شتمان زۆر تاقی کردەوە مەعارەزە بوون و چوونەوە ناوحکومەت و نازانم زۆر شتمان تاقی کردوەوە کاک ڕێبین خۆ پیشاندانمان کرد خەڵکمان کوژرا چوینە سەر جادە بایکۆتمان کرد یعنی گەشتوینە ئەو شوێنەی کە بگوترێ مەسەلەن بۆن منە ئێمە باسی ڕاپەڕین ناکەین باشە بەس باسی ڕووداوی گەوراکەین ئەو ڕووداوی کاتوانێت لە مێژومان بسەنێتەوە هەرانی بمانوەستێنێ بەردەوام بوون لەسەر ئەمە لەسەرەمەی کە تۆ ئێساتوێ بڵێ یعنی پێم وایە بەشێک لەوەی کە دەسەڵات دەیەوێت دروستی بکە و زۆر خەتەرەگە دروست بێ ناومێدمان کە لەم ئیشا گرنگانی کە کردومانە لەوەی بگەین ئەم قەناعەتە خۆ پیشاندانمان کرد سوودی نەبوو معارەزەمان دروست کرد سوودی نەبوو برام سوودی هەبوو چۆن سوودی نەبوو غەڵەتەکە لێرایە بڵێن سوودی نەبوو تێگەشتمان بۆ سوود بوون چییە
یعنی ئەمانە هەمووی سوودی گەورەیان هەبوو ساز ئەوەی کە خۆپیشاندانمان کرد سوودی گەورەی هەبوو چونکە کۆمەلگای ئێمەی بە زیندوی هێشتوێتەوە و بەردەوام ڕیسالەیەکی بە دەسەڵات داوە ڕاستە گۆڕانکاری گەورەی نەکردووە بەڵام کۆمەلگای ئێمەی بە زیندویی هێشتوێتەوە گرنگترین شت لەم دۆخە بکری ئەوەیە کە ناومێد نەبین لەمە وا نەزانین ئەمە هیچ دروست ناکە نامە شت دروستەکە بەڵام پەلەمان نەبێ ئەم دۆخە دۆخی سەبرە کاگین دۆخی هین نییە دۆخی پەلەکردن نییە بۆ دۆخێک یعنی بۆ شتێکە ڕەنگە ڕوژ نەدا دۆخی سەبرکردنە چاوەڕێکردنە بەڵام لە هەمووی مینتر دۆخی تەسلیم نەبوونە ئەم تەسلیم نەبوونە بەردەوام بێ ئەم خۆپیشاندانە بەردەوام بێ خۆپیشاندان بەسم هەم تابلۆکە یعنی معارەزە بەردەوام بێ نەوتن بەردەوام بێ قسەکردن بەردەوام بێ یعنی ئەمەیە بکە ئەگەری باش بۆ سبەینەیەکی باشتر بە زیندوی هێڵێتەوە یعنی ناومێدبوون لەمە کارەساتە ناومێدبوون لەمە ئەوەیە کە ئیتر دەسەڵاتەیەوێ کە ئیتر هەمومانی تر تەسلیم بین چونکە ڕێگای تر نییە یعنی کە تۆ ئەم وێنەیە وا تەماشا بکەی معارەزەمان دروست کردینەکە چۆن معارەزەی چی نەکرد کاکە معارەزەشی زۆر گەورەی کرد زۆر جێگای لە دەسەڵات گرت زۆر ڕوبەری خەڵکی لە دەسەڵات سند زۆر ڕێگای لەوە گرت کە ڕاگەیاندنی دەسەڵات کۆنتترۆلی زیهنی هەموو ئینسانی ئێمە بکە زۆر ڕێگەی لەوە گرت کە پۆلیس و سەربازەکانی هەموو ئینسانەکانی ئێمە سژن و بە بێدەڵی سژن کا و عزیێتی بە یەک جاریش نەبووە پێشێلکاریەک لە کوردستانە ڕووبە ئەم معارەزەیە نەیکرد بێ بەهرا لەسەریان قسەی لەسەر نەکرد بێ بە زیندوی نەهێش بێتەوە وامانامی کاری گەورەن ئەمە کۆمەلگای ئەمەی بە زیندویەتی هێشتەوە بڵێ ئەمە هیچی نەکردووە ڕاست نییە وێنەیەکی سەر لەبەر ناڕاستە بەعکسەوە زۆرشی گەورەی کردووە و ئەوەش مهمە بە گەورەیش بیهێڵیتەوە بە زیندوی بیهێڵیتەوە ناومێد نەبی لەمە یعنی بە بڕای من ئەوەی کە ئێستا پێویستە بکرێەوەیە بزەبت سووربوونە لەسەر ئەم ناوتنە سووربوونە لەسەر معارەزەبوون سووربوونە بە ناوتن لە هینەکە بێەوەی تو خۆت لە هیچ ئەگەرێک ینی بێەوەی خۆ بخیتە هیچ ئەگەرێکی تراژیدیەوە بەردەوام بە لەسەر معارەزە مەدینیە سوور بە لەسەرەوەی لە ئاخیرا کاکین سیاسەت شەڕی ئیرادەیە شەڕی ئەوەیە کە چه ئیرادەیە دۆڕێنە ئەزانی کاک ڕێبێ خەریکە دۆخێک لە هەرێمی کوردستان دروستە بێ لەگەڵ ئەو هەستیاری تاچی ئێمە لەگەڵ ئەو ئەندازە ژانێکی ئەندازەیەک مەسەرەن بۆ تراژیدی دروست بۆ سەرحەد بێڵێن ینی پێشمەرگەیەک لە بەرەکانی جەنگ و مناڵەکانی برسین چوزان مامۆسایەکە و جیرفانی بەتاڵە ینی کاڵین سەبر خەریکە ینی وشەی سەبر خەریکە بەش ناکات ینی بەشمان ناکە ئەبێ بڵێن سەبر بگرە لە سەرنجامی ئەم سەبرە مەسەرەن بۆ منە ساڵێکی کاگەی بەم ئامانجە دوو ساڵێکی سەبرگرتنیەک نییە بە معنای دانیشتن کاکین ینی با هەڵەت تێ نەگا من نەموتوە سەبر بگرە بە معنایەوەی دانیشی قسەکەی من وازەحە سەبر بگرە لەسەر ئەم ناوتنەی خۆت سەبر بگرە لەسەر معارەزەی خۆت بەردەوام بە لەسەری ناومێدمە بە مەگە بۆ قەنەعاتی کە ئێستا باست کرد معارەزەم دروست کردی چی نەکرد خۆپیشاندانم کردی چی دروست نەکرد مەقالەم نووسیی دروست هاوڵاتی واڵە ئەخ ڕاست نییەوە ئەوە شتی کردووە ئەوەی کە ئەمە هەرتوانیتە بەردەوام بی ئەمە خۆی شتە یعنی تۆ کۆمەلگا بە زیندویێڵیتەوە ناوتن بە زیندویێڵیتەوە ئەی کە تۆ ئەمەد نەکرد ئەو کاتە تەسلیم بوویت کاکین ئەو کاتێک کە نەمانتوانی ئەمانە بکەین لێ تەسلیم ببین چی هێمێنێ یعنی ئەگەری تر چییە باشە معارەزە نەکەین خۆپیشاندان نەکەین نەڵێین مقابلە نەکەین قسە نەکەین ڕخنە نەگرین هیچێمێنێ هیچ نامێنێ یعنی ڕێگای تر نییە وە نەبی ئێمە لەبەردەم خیارێکین یا ڕێگای مەدەنیە ڕەبژێرین ئەخ مناڵم بۆیە لەوەڵە باسیەوەم کردی وازین ڕاپەڕین لەبەر بدەستمانایە ئێمە دەستی بۆ نابین بازێکە سنوورەکە واتیێگا بازی لەوانەی کە ڕێیان وایە معارەزە فایدەی نەبوو نووسین فایدەی نەبوو قسەکردن فایدەی نەبوو ئەهنێ بگەنێ قەنەعات ئەم دۆخەکەەوە بوو با بەرەو ڕاپەڕین بچین یعنی لە بینی ئەم دوو سنایەتە دایان ناوە ئەگەر بەرەو ڕاپەڕین بچین چیە بێت وەکو عەرزم کردی کاچی من ڕاپەڕین من لەسەری نووسیوە ئایا ڕاپەڕینی سەرتاسەری لە کوردستان ڕۆیە بەستونێک لەسەر ئاوێنە نووسیمە ڕەنگە سا کاتیەوە نەبێ ئەو بۆ چونانە لێیا بڵێمەوە ئێمە لە بەردەم دۆخی ڕاپەڕینانین کاکین ینی هیچ هێزێکی سیاسی لە بەردەم ئەم خیارانیە و چکەوەکو عەرزم کردی ڕاپەڕین پێویستی بە ئیزنی کەس نییە و ئەگەر ڕۆژ بە کەس ڕێگەی لێ ناگیرێ یعنی وە نەبێ ینی ئەو وێنەیە ناڕاستە ئەگەر ڕاپەڕین لە کوردستانە ڕوونایە خەتای کۆمەڵ و گۆڕان و یەکگرتووە کە ناچنە پاڵخەڵ بۆی مزارە بکەن کە ناچنە پاڵخەڵ بۆی بڵێن پەلامار بن ئەم وێنەیە غەڵەتە چونکە ڕاپەڕین لە دنیاەوە دروست نەبووە ڕاپەڕین خەڵگەی کات بربەستێکی ترس ئەشکێت نازانی چۆنە شکێت خەڵکەم یەتە سەر جادا ئەمە لە کوردستانە ئامادە نییە ئەگە ئامادە بواە ئەو کاتە یەکگرتو کۆمەڵ و ئەوانش توزامە و هێزانەیکان یا تەیدیەکەن یا دژیەوەسنەوە مەوزوعێکی ترە بەڵام ئەمە ڕاست نییەوە بزانی ئەگەر کۆمەڵ یەکگرتو گۆڕان سبەینە قەراریان ناپشنە سەر جادا
ڕاپەڕین دروستەکەن بچنە سەر جادە توانن خۆپیشاندان دروستکەن ئەمە ڕاستە خۆپیشاندانی گەورە و کاریگەریش دروستکەن ئەمەش ڕاستە ومەیشێکە لەو خیارانە هەمیشە لە بەردەستیانە یعنی ئەو سێهێزە بیانەوێ شەقام بجوڵێنن ئەتوانن فعلا شەقام بجوڵێنن بەس ڕاپەڕین نا ڕاپەڕین شتێکی ترە ڕاپەڕینەوەی کە خەڵک بێتە سەر جادەوەی کە لە مصر بینیمان و حکومڕانیەکە لە ناو بەرێ و حکومڕانیەکی تازە دامەزرێنەوەی کە لە ئێران ڕوویا شای ڕووخان و لە بەردەم دەم ئەم دۆخان نین کاکەین ئەگەر ڕووشیدا من پێ دەڵێم ئەمە کە ڕوویدا کە خەڵک ئەمە ڕاپەڕینەکە لە وەکو عەرزم کردی نە ئیزن لە کۆمەڵ نە لە گۆڕان وەرناگرێ و بۆوانیش ڕناوەستێنرێ ینی کە ئەمە شتێکە لە دەرەوەی ئیرادەی هێزە سیاسیەکان ئەوەستێت بەڵام من پێم وایە بوونی ینی ئەوەی کە ئەو برادرانە باسیەکەن لەم نەوعەوە باسیەکەن یعنی ئەڵێن خۆپیشاندان نەماهینە هەنووی بان بن بەرە ئەو خیارە کە ڕاست نییە ینی دۆخێکە دۆخێکی ئیفترازی ناڕاستە کوردستان وەکو عەرزم کردی کاکین ئێمە لە بەردەم دۆخی ڕاپەڕینانین چونکە ئەساسەن کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی دابش بووە یعنی ڕاپەڕین لایەنی کەم پێویستی بە بێزاریەکی سەرتاسەری هەیە لەم سەرتا ئەو سەری گرت بێتەوە ئێمە حەقەت نییە ئەم بێزاریە سەرتاسەریە نییە یعنی ئێمە ئەو هێزانەی وەکو عەرزم کردی لە دەسەڵاتان جەماوەرکی بەرفراوانی خەڵک لەگەڵیانە هەکامی خەڵکی خۆمانن وڵاتی خۆمانە خەڵکی خۆمانە یعنی خۆ ناتوانێمە لە ناوبەری کاگین یعنی ئەمە بەشێکە لە کۆمەلگایەمە جێگای ڕێزە بێ ڕێزشی لێ بگرێ بێ احترامیشی بگرێ بێ مافەکانیشی بپارێزی قسە لەسەر ئەو ڕاماڵینی ئەم خەڵکە نییە قسە لەسەر لابردنی ئەمانە نییە قسە لەسەر ئەوەیە کە ڕێگانەی ئەو بەشە کە ئەقەلیەتێکی کۆمەلگای کوردیە فەرزی بڕیارەکانی بەسەر زۆری نیا بکە ئەمە معادلە ئەساسیەکە ئەم معارەزە مەدەنیە بێ بەردەوام بێت بە بڕای من گرنگترین شتیەوەیە بەردەوام بێت سوور بێ لەسەر داواکانی خۆی تەسلیم نەبێت ئەوە باشترین شتێکە کاک ڕەبن ئەوەی کە جەنابەت پێڵی معارەزەی مەدەنی با منش لێرە بە جۆرێک لە جۆرەکان وەکو نیگەرانی باسیەکەم ڕایەک هەیە کە نیگەرانی پێویستی بەوە هەیە کە ڕابەرایەتی بکرێت ینی مەسەرەن بۆ منە خاوەنیشی بۆ پیا ببێ ینی ئەوەی کە ئێستا لە کۆمەلگای کوردیە ئەگوزارێ ئێمە زانین ڕەنگە کۆک بین لەسەرەوەی کە دۆخێکە مەسەرەن بۆ منە تاکو ئێستا دۆخێکی سروشتیە و هیچ ڕابەرێکی نییەوە تایە مەسەرەن کۆمەلگا بەڵام قسە لەسەر ئەوەیە کە ئەبێ ڕابەرایەتی بکرێ ئەم ڕابەرایەتیە سیاسیەکانە بیکەن یان ڕۆشنبیرەکان لاوانەیە ئیستیعانە بە شۆڕشی فەڕەنسی بکەن کە مەسەرەن ئەزانی چیە شۆڕژناڵم دووبارەیەمە لە بەردەمەوە دۆخانی تابلێ ڕابەرایەتی بکە پێم وایە هیچ هێزێکی کوردی ناتوانێت ڕابەرایەتی کوردستان بکە هەموو هێزێکی کوردی تەمسیلی بەشێک لە کۆمەلگای کوردی من باسم ڕابەرایەتی نیگەرانیە پێم وایە تاکە ئەو هێزانەی کە ئێستا لە معارەزان ئەیانەوێ ئەم نیگەرانیە تەمسیلکەن بەڵام ئەیانەوێت تەمسیلێکی شەرعی بکەن کاکی نایانەوێ پەنابەرن ڕێگاکانی ناشەرعیەتی ڕێگای شەرعی گۆڕانکاری چیە لە کوردستانە ئەوە یەکە یەکەم معارەزەی پەرلەمانی بیت لە ناو پەرلەمانە قسە بکەی لە جەریدەکانە قسە بکەی لە تەلەڤیزۆن و لە یینەکان تا قسە بکەی واگەر پێویستیشی پێ بوو ئەچیتە سەر جادە و بە مزارەینیەکەی ئەمە ڕێگاکانی معارەزەی شەرعین کە هێزەکانی کردویانە لە پەرلەمانە قسەی خۆیان کردووە لە ئەلامە بەردەوام تەلەڤیزۆنەکانیان تەلەڤیزیۆنێکی زۆر ڕەخنەگرانەیە و ئەلامیان ئەلامێکی ڕەخنەگرانەیە ئەوەنەی کە زانی بێتیان ئەکرێ خۆپیشاندانێکی ئارام دوور لە توند و توژی و دوور لە مشکلە بکەن پەناشیان بۆ بردووە یعنی ئەوە ئێستاش خەلەلی یەکێک لە عیبەکان نەزانی چیە کە فعلا لەگەڵ زۆر هاوڕێیان مناقەشەیەمان کردووە هێزەکانی کە لە دەرەوەی دەسەڵاتن ئەتوانن شەقامیان بەدەستەوێ بە تایبەتی لە ناوچەی سلێمانیا زۆرینەیەکی گەوریانەیە ئەتوانن جەماوەڕێکی زۆر بێن لەسەر جادە ئەوە ڕاستە یعنی ئەتوانن خۆپیشاندانێکی گەورە بکەن یعنی خۆپیشاندانێک وەکۆوی کە سەدرەکان لە بەغایکەن ئەتوانن سەدان هەزار کەس کۆ بکەنەوە بۆ ئەمە ناکەن پێم وایە ترسێکی گەوریان هەیە لەوەی کە نەتوان کۆنتترۆلی بکەن بە ئارامی بڕوە ئێمە ناتوانین خۆ یعنی لە دوای حەڤەی شبات و یەک ئەزمون بۆمان دروست بوو کاگین کە زۆر زەحمەتە بتوانین خۆپیشاندانی دوور لە تونند و تیژی بکەین خۆپیشاندانێ بتوانین مەسەن لە توی مەلیکۆ 20,000 40,000 50,000 100,000 لە توی مەلیکۆ دابەزینە خوارێ بۆ ناو سەرە مانگرتنێکی ئاسایی بەڵام تەحەشودێکی مزاهرەی گەورە ناتوانینەوە بە ئارامی بکەین ئەگەینە بەردەمی ئاسایش یا بەردەمی مەڵبەندێکی حیزبی یا بەردەم ناوچەیەکی حیزبیە بێ بە بەرداویشتن و شەرط یعنی ئەمە حەقەتێکە بێ بیزانین معارەزەش زۆر باشە مازانی هێزە سیاسیەکان کە بەشێک ناوێرن پەنا بۆ خۆپیشاندان بگەڕێن ترسیان لەم ئەگەرە هەیە ئێمە گەرە بەرەو شەڕ دەبا کە بەرەو شەڕ دەبا بەرەو ڕاپەڕینت نابا کاکین وەکو من لەو نووسینا باسم کردو بەرەو شەڕی ناوخۆ دەبا یعنی ئەوەی کە تەسەوڕ بکەی ئەو دۆخە ئەگە بتەقێتەوە ئەگەین بە ڕاپەڕین و
دەسەڵات لا بین و سەمکارەکان لا بین و خۆمانەوە ئەو ڕوونادا ئەوەی کە ڕووەدا شەڕی ناوخۆ دووبارە بێتەوە واگەینەوە سەر سەنگەرگرتنی هێزەکان لە یەکتری و پێم وانێ هیچ کوردێکە بێ پێی باش بێ کورد بگەڕێتەوە بۆ شەڕی ناوخۆ پێم وانێ هیچ کەس بڕای بەوە هەبێ کە لە شەڕی ناوخۆیان نەفعێک بۆ کوردستان یەتەدی بۆ بەرژەوەندیەک بو خەڵکی کوردستان یەتەدی شەڕێکە بێ ماڵوێرانکەر هەموو لایەک زەرێک بەس کاک ڕێبێن هەست ناکەی ئێمە زۆر جار خوێندنەوەکانمان بەسەرم بەر منە ڕەنگە تەنگا پێرفێکت نەبێ سەبارەت بە واقعی خۆمان ینی بۆ نمونە ئەوەی کە جەناب تەیڵەی ینی معارەزە بوون لە ڕێگای یاساییەوە لە ڕێگای پەرلەمانەوە لە ڕێگای نەریتی سیاسیەوە ئەمە ڕاستە بۆ کۆمەلگایە کە کۆمەلگایە کە دیموکراسیێت تا ئەندازەیەک حرمەتی هەیە و دەسا و دەستکردنی دەسەڵات هەیە تۆ سەریگە کاک ڕێبین ئێمە ڕۆژانە هەواڵی وا ئابیستین ئەگەر کەسێک بەهۆی هەڵەیەکەوە لە نەخۆشخانەیەکە جانی لە دەستابێ بەهۆی هەڵی دکتۆرێکەوە ینی وەزیرێک استیقالەکە بەس لە وڵاتەیە ئەم بەربەریەتە هەیە تەماشاکە عکسەکەی من با بڵێم عکسەکەشی ڕاستە خۆی ڕاستەکەی لە دیموکراتیەتە کاوەیە کە احترامی ئەمانە بگرێ عکسەکەشی ڕاستە وڵاتێکە بێ بە دیموکراتیکەم هێزانەتیای هەبن وڵاتێکە بێ بە دیموکراتی کە دەسەڵات نەیتوانی بێ کۆنتترۆلی هەمووی بکە دەسەڵات نەیتوانی بێ چی ویستی بیکات و بە ئاسانی بۆی دەرچێت تۆ ڕاستەکەی ئێمە لە خستەخانەکانمە بادبوونەنێنەوە بزانێ وەزیری تەندروستی تایبەتەوە بڵین هەر وەزارەتێکە خەلە لێک ڕوئەیە ئەو هەرا گەوری لەسەر ڕوونایە ئیسیقالە نایە باسکاکی بەڵام ئەوەی ئەو هەڵەیە کە کردوێتی بەهۆی ئەم دەڵە ناڕازایەوە هەمیشە بۆ بەسەر ئێشە بۆیان تۆ تەماشاکە چ پێشێلکاریەکەی لە کوردستانە هەرای دروست نەکردبێ لە کوشتنی سەردەش عوسمانەوە تەماشایکە لە هینی ئەو گەندەڵیانیانەوە تەماشایکە کە دین لە دزینی نەوتەوە تەماشای بکە کەناڵەکەی ئێوە چیان پێ ناکا لەسەرەوە کەناڵەکەی کێنێن چیان پێ ناکە نارتی چی ناکە کەناڵی سپێدە چی ناڵەکە لەسەرەوانە یعنی هەو خەلەلانە لە کوردستانە هەبوون بەڵام بێدەم و قەدلیان نەبووە و سەر ئێشەیەکی گەورەی بۆ هەمیان دروست کردووە ڕاستە نەمانتوانیەوە بیگەێنینە ئەو ئاستە لە مەسئولیت کە مەسئولی یەکەم ئیسیقالە بکە بەڵام نەچێسەوە بە ئیسراحەت لەوێ دانیشتەوە ئەو شعورە وتیا دروست کردووە کە ئەو غەڵەتە ئاسان ناڕوە یعنی ئەمە ڕووی داوە بە حقەتیش هەیە ئەم زیندویەتیە ماوە یعنی وە نەبێ وێنەکە بەو ڕەشیە بێ کۆمەلگای ئێمە کاکینێ ئەو ئەمێ بگەڕێمەوە سەر یەکشت کۆمەلگای ئێمە لە دۆخێکان نییە خەریکە ڕاپەڕێ هەموو شتێک ئازاد دەکا بەڵام کۆمەڵ و یەکگرت و گۆڕان ناهێڵن یعنی بازێک کەس وێنەیە واترینەکە ئەوە ڕاست نییە کۆمەلگای ئێمە پێم وایە لە دۆخی ئەم فشارە مەدەنیایە و پێشم وایە تاکە ڕێگایەکی باش بۆ کوردستانە بێ ئەم فشارە مەدەنیەیە چونکە پێم وایە هەر هەڵبژاردنێکیکە ئێمە بەرەو خراپ ببە ئێمە بەرەو دۆخی خراپترە با بەرەو باشترمان نابا کاک پەیوەند ئێمە هاتوین دۆخەکە باشکی ناخراپیکەین هاتوین بیر بە خەڵک بڵێن ئایندەیەکی باشتر لەم حکومڕانیە ئەتوانێ هەبێت یا هاتوین بڵێن وڵات بگەڕێن و بە سەردەمی شەڕی ناخۆ ئەمە حقیقەتە یعنی ئێمە ئەگەر وریا نەبین و بە وریاییەوە نەکەین بەرەو ڕاپەڕی ناچین بەرەو شەڕی ناخۆ ڕۆین ئەوەی کە توانیوێتی ئێستا ڕێگای لە شەڕی ناوخۆ گرتووە ئەم عەرەزە مەدەنیە ئەم عەرەزە مەدەنی زۆر زەڕورە بەردەوام بێ و ڕوبەرەکانی خۆی گەورەکە کاگین هێشتا بە حقیقەتی کەش بڵێن خۆ عەرەزە مەدەنیە هەموو کوردستانی داگیر نەکردووە ڕوبەرێکی گەورەی داگیر نەکردووە بەشێک لە کۆمەلگای کوردی بەشێک تا ئێساش بەعقد لە عەقەلیەتە بە پێی هەڵبژاردن لە عەقەلیەتە نەیتوانی خۆ زۆرینەی کۆمەلگای کوردی قەناعەت پێ بکە یعنی ئەگەر ئەم هێزە توانی زۆربەی کۆمەلگای کوردی زۆرینەی کورسیەکانی پەرلەمان بەدەست بێنێ خۆتوانێت لە ڕێی پەرلەمانەوە کە بەس بە عەقەدەمەوە نیە یعنی تا ئێستاش معارەزە لە عەقەلیەتە هەیە یعنی نابێ وێنەیەمان لەبەر چاو بەس کاک ڕێبێن توا با تۆزێک باسی ئەو هێزانەش بکەین کە پێشتر معارەزە بوون کەسا بە زۆرە لە جۆرەکان لە دەسەڵاتن چەندێک ینی ئەگەر ئەمە گوناهێک بێت کە ئەم هێزە سیاسیانە کرد بێت یان دەسەڵاتێکیان دروست کرد بێت کە دەسەڵاتێکی ئەندازەیەک بێگوێیە و تیا خواستی مەسەلەن بۆ نمونە جەماوەری یاخود بڵێن خواستی تاگ مەسەلەن بۆ نمونە ڕۆژ بە ڕۆژ نەک باڵانسەکەی بەرز نامێتەوە بەڵکو ڕۆژ بە ڕۆژ دابەزێەوە ڕۆژ بە ڕۆژ ئێمە تووشی گرفتی تازا بین چەندێک لەم گوناهە چەندێک بەشی ئەوانیشی تیا چونکە بیرمان نەچێت کاک ڕێبێن جملەکە تەواکەم ببوورە چونکە بیرمان نەچێت ئەم هێزانی کە لە ڕابردووە معارەزە بوون ڕاستەکە کەوتنە سەر شەپۆلی نیگەرانی خەڵک و نیگەرانی خەڵکیان بە ئاوا بڵێم ئاڕاستە کرد بەرەو لای خۆیان و تیا مەسەلەن بۆ من ئەو دەستکەوتانی کە دەستیان کەوتووە لە ڕووی پەرلەمانیەوە با بڵێن ئەگەر ئەمە دروست بێ بڵێم
زۆری ئەو نیگەرانیانە ئەمەی پێبەخشین بەڵام ئێستا بینی نیگەرانەکە ینی مەساحەکەی فراوانترە کاگڕێبین خۆی بنوێنەکە بەعکسەوە بین بدایەت کە ئۆپۆزیسیۆن چۆ دەسەڵاتەوە خەڵک زۆر ترسی لێ نیشت بووم ئۆپۆزیسیۆن بەهۆی امتیازاتی دەسەڵاتەوە ئەبێ بەشێک لە دەسەڵات ئەبێ بەشێ لە کەم و کوڕیەکان و ئەبێ بە شەریکە گەندەڵی ئەبێ بە شەریکە هەموو شتێکی دەسەڵات واز لە خەونەکانی خۆیانێ و بدایەت بە تایبەتی لەسەر گۆڕانەوە زۆر هەبوو زۆر هجوومێکی تۆمەکرایە سەریکە ئەوە ڕووەدا ئەوە بە هەموو هێزی معارەزە خۆشبەختانەکە ڕووداوەکان دەریان خزموانیە بەعکسەوەی یعنی ئەم ئەزمەیە کە ئێستا لە کوردستانە ڕوویا چییە هۆکەی چییە هۆکەی معارەزە ڕازی نەبوو بەو خۆنەی کە دەسەڵاتداران ئەیان بوو پرۆژەی سەرێکی دەسەڵات بۆ بەشداریکردنی معارەزە لە حکومەتە ئێستا دەرکەوت چییە ئەوە بوو کە فعلەن دەستەمۆیان بکە وەکو چۆن ڕێکەوتنی استراتیژی یەکێتی و پارتی کرد بەبرا تەسەوریە کرد ئەم بەشداریەی ئۆپۆزیسیۆنیش لە دەسەڵاتە ئەیان کاتەوە بە شەریکی خۆی واتوانێ و پرۆژانێک کە هەیەی ئەو خەونەی کە بۆ دەسەڵات و حکومڕانی کوردستان هەیەی بەسەریان ئەپسەپێنێ خۆشبەختانە دەرکەوانە معارەزە لە امتیازاتی دەسەڵات هینی کرد نەو بەشداری لە هینا وازی لە خەونەکانی پێێنە وازی لە پرۆژە سیاسیەکەی خۆی پێێنە هیچ هێزێک لەو هێزانەی معارەزە ئەگەرچی شەرخ کەوتۆ بینیانەوە بەڵام هیچیان وازیان لە خەونی ئەوەی کە بە خەڵکیان وتووە مژدەکانی کە بە خەڵکیان نێناوە وازیان لە بەرنامە سیاسی کە پێوە چوون انتخابات نێناوە و تەسلیمی خواستی هین نەبوون دەسەڵات نەبوون ئێمەزمێ بۆ دروست بوو یعنی ئەو ترس و نیگەرانی کە بیدایەتە بوو ئەمانی ژەشنە دەسەڵاتەوە شەریکە دەسەڵات دەبن و ئەبن بە بەشێک لە گەندەڵی دەرکەوت ڕاست نییە دەرکەوت بە پێچەوانەوە ئەو هێزە خۆی پاراستووە و ئەو هێزە بە بەرنمەکانی خۆیەوە ماوە و ڕازگۆ بووە لەگەڵ ئەو شتەیەکە بە خەڵکی وتووە و ئێساش بە سەرسەختی مقاوماکە منوێنەکە باکسەوە بین بەڵام کاک ڕێبێن لە بەرامبەری شاوەی کە پێگوترێت دەسەڵات ئەگەر یەک هێزی سیاسیش بێ هەر لە شوێنی خۆیەتی خۆش ئەوش لە شوێنی خۆی نییە جێگای زۆر چۆڵ کردووە شەرعیەتی قەلەقی تێکەوتووە وەکو عەرزم کردی ئێساش بە دوای هێزێکە ئەگەڕێ شەرعیەتی باتێ شەرعیەتی نەماوە پەرلەمانی فلیش کردووە وڵاتی بێ پەرلەمان کردووە ئەو حکوومەتەی بەڕێخە حکوومەتیش کار بەڕێکەرە یعنی شتەکان وەستاون لە کوردستانە هیچی بۆ نەچۆتە سەر نەیتوانیوە هیچ یەک لەمانە بەڕسمی بکاکاگین یعنی نەیتوانیوە نە قەرارێکی پەرلەمان بۆ ئەم ئیشەی خۆی دەرکات نەتەییدێک بدۆزێتەوە یعنی دەسەڵاتی و لاژ لە ئەزمایە و نەبێ ینی شتەکانی باسان بۆ چوو بێتە سەر نەچۆتە سەر قوربان و مشکلەکە بەردەوام باشە کاک ڕێبێن کۆتا پرسیارم بۆەوەی کە جارشکە لە کۆتایی بچمەوە سەر خاڵی یەکەم کە بریتێ لە نیگەرانی جەماوەری ئەم ڕای کاڵێ نابێت دەستکاری ئەو نیگەرانێ بکەین و ئەم نیگەرانە بێ وەکو میوەیەک وردەوردە پێ بگایە خۆت کامڵ بێ باشە گەرەمە دروست بێ ینی ڕاست بێ لەوەی کە بڵێن دەستکاری نەکەین کەس ڕابەراتی ناکا وەکو ئەو دۆخەوەکو خۆی مێنێتەوە سەرنجامەگەی نەچێ من نەموتۆ کەس چۆن ینی مەبەستم تۆ ڕایەکە نیگەرانی چۆن دەستکاری نەکراوە باشە ئەم سەرێشەی ئێوە کۆمەڵتیایەتی لەسەر چییە هەر ڕۆژە و هەڕەشە لە یەشێکتان نەکرێت و ڕەشە لە کادرەکانتان نەکرێت و لە نوێنەرەکانتان نەکرێت لەسەر چییە خۆلسە گیرفانی خۆتان نییە هەمووی لەسەرم نوێنەرایەتیکردنی ئەم نیگەرانیەیە ئەو ئەزمەی بەسەر گۆڕانە هاتووە ئەو هەموو شەڕەشەقەی کە گۆڕان بینوێتی لەگەڵ حکوومەتە لەسەر چییە لەسەر هینیکردنی و ڕازگۆبوونە لەگەڵ ئەو نیگەرانیەی خەڵکە ئەوەی کە هین برادرانی یەگرتووتیانە لەسەر چییە ئەو سەرێشانەی کە تووشی بوونە لەسەر هینی ئەمینە هەنێەوەم پێڕاست نییە ئەم نیگەرانیەتە بەرەڵا نەکراوە ئەم نیگەرانێتە بۆ بە داینەمۆی سەرکی ئەو هێزانە و هێزانە ڕازگۆ بوون لەگەڵ ئەو نیگەرانیە هیچ خیانەتێکیان لێ نەکردووە نەکۆمەڵ و خیانەتی لە هێزە کردووە کە دڵنی پیاوە وازانێ نیگەرانە نەیەگررت و خیانەتی لێنە گۆڕانش خیانەتی لێ کردووە یعنی بە قۆتی ماوە بەڵام ئەوەی کە مهمە بە بڕای من ئەم نیگەرانیەوە نەبێت شتێکی خراپ بێ ئەم نیگەرانیە وەکو عەرزم کردی ئەم نیگەرانیە ڕێزی بگرین چکە ئەم نیگەرانیە دەلالەت زیندوی کۆمەلگای ئێماکە ئەم نیگەرانیە پێ دەڵێ کۆمەلگای ئێمەشە تەسلیم نەبووە کۆمەلگایەکەیە بیر لە ئایندەیەکی باشتر دەکاتەوە کۆمەلگایەکە بێتاقەتە لەوەی کە لە کوردستانایە چونکە پێی ڕاستنی ئەمەی کە لە کوردستانایە حکومڕانی بکە نە سیستەمەکەی پێڕاستە نە ئیدارەکەی پێڕاستە ئەم نیگەرانیە دەلالەت ئەم دەلالەتە جوانانەی هەیە دەلالەت زیندوی کۆمەلگای ئێماکە و ئەم نیگەرانی هێزی سیاسی دروست کردووە یعنی ئەم هێزە سیاسی کە لە دەوری ئەوە کاکین چێن هێوە هێزە نیگەرانەیە ئەو هێزەی کە دڵی بە گۆڕانەوە چێ ئەمە هێزە نیگەرانەیە ئەو دڵی بۆ یەگرتو چۆ چێ خۆمی ئەندامیەوە چەند ئەندامتانەیە کاکین یعنی هەموو حیزب کوردستانەکان بیگریتەوە چەند ئەندامیە
قەت ئەندامانی حیزب بەقەرەوە نییە کە دڵنی پیاون ئێوە دڵتان دوو ئەوەی قەباری خۆتان سەدەوەی قەباری خۆتان هێناوە خەڵکێک دڵنی پیاون کە لە ژیانی کۆمەڵ نەبووە خەڵکێک دڵنی بە گۆڕانەوە لە ژیانە گۆڕان نەبووە خەڵکێک دڵنی بە یەکگرتوویان لە ژیانە یەکگرتوو نەبووە یعنی هەمیشە قەبارەی دڵنانی هێزەکان زۆر گەورەترە لە ئەندامەکانی خۆیان یعنی ئەوە چەند ئەوپەڕی 5,000 6,000 ئەندامەیە قابلە چەندانێ 10,000 ئێوەک نییە دڵتان هێناوە ئێم دڵنە لەکوێیە ئەم هێزە نیگەرانەیە کە جارێک بەم هێزەی یاوە جارێک بەوی یاوە پێم وایە ئەم هێزە نیگەرانە هێزێکی ناومێد نییە ئەوانەیانەیە وێنەیە دروستکەن ڕاست ناکەن ئەم هێزە هێزێکی کاریگەرە هێزێکی زیندوی کۆمەلگای ئێمەیە و لە پشت دروستکردنی و معارەز حەقیقیەوە کە لە کوردستان هەیە کاک ڕەبین بڕیار بوو کۆتا پرسیار بێ ئەمە بەڵام وازام شتێک مەجالە ماوە چەند خولەکێک ئەم دۆخی کە ئێستا دروست بووە ڕاستە پێگوترێت دۆخی نیگەرانی خەڵک بەس ئەندازەیەک بێشوناسە یاخود با بڵین ئەو هەتا ئەو ئاستە سیاسێکی کە واقعیەوە هەیە وجودی هەیە دیسان لە حاڵەتی وەستانایە ینی چ نیگەرانی خەڵک و چ دۆخە سیاسەکە ینی لە دۆخێکە ناتوانین چۆن ینی بڵین شوناسی پێ بدەین یا بڵێم لە کەوتونە ناوچە دۆخێکەوە دیسان دەگەڕێمەوە بۆ ئەوەی ئەمە تاکەی بەردەوامە بێت پێم وایە ئازایچێ لە دۆخێکین هێزەکانە بێت تێ بگەن کە بەیەک ناتوانن نیشکەن پێویستە گوێلەیەک بگرن و پێویستە تەنازول بۆ یەک بکەن یعنی ئەمە دەریچەی ئەساسی ئەمەیە هیچ ڕێگایەکی تر نییە و پێم وایە پێویستمان بە وەخت هەیە بۆی هێزەکان لەو تەنگژە زۆرەی کە تووشی بوون هێمن بنەوە بەرەوەی من بوونەوەژە ڕاکاگین ینی تۆ دەسەوەر کە ئەمە و دۆخەنی ئەو ڕۆژە نییە ئێسام کە ئەم قسە ناکەین ئەو ڕۆژە نییە کە نیانێش سەرۆکی پەرلەمان بڕاتەوەی دۆخەکە هێمنترە پێم وایە دەریچەی ئەساسی ئەمە بێت دەریچەی ئەساسی ئەوەیە کە هێزەکان بزانن کە سوودی نییە ئیلابێ جۆر لە گرتن لە یەکتر نەبێت بێگومان بوون هاتوانن کاکین ئەو وێنەیەش ناڕاستە ینی ئەو وێنەیە کە وابزان ئەبێ هێزە کوردیەکان دانیشتن بەیەکەوە ئەی چی بکەین ینی ڕێگایەک هەیە ڕێگایشتر نییە باشترین ڕێگا فعلەن دانیشتن جۆرەگرتن لە یەک و تەنازولکردنیش بۆ یەک یعنی کوردستان نە بە تەنیا بە پارتیە چێ بەڕێوە نە بە تەنیا بە گۆڕانە چێ بەڕێوە نە بە تەنیا بە کۆمەڵ بەم هێزانە بەیەکەوە بەرچێ بەڕێوە هەر یەک لەم هێزانە هیمالکەی بەشێکی گرنگی کۆمەلگای کوردی دیمال کردووە ئەمە ئەم ڕیسالەیە کە پێم وایە ئەبێ بە پارتی بگا بە گۆڕان بگا بە کۆمەڵ بگا بە یەکێتی بگا و بەیەکەوە توان نەمیشە بکەن ئێسامی کەم دۆخی کە هەموو هینەکە وێنەکەش وازەحە ئەوەی ئەم هینەی دروست کردووە سەرسەختیە لە پارتیە بێت و سەرسەختی هینێ بێتە خوارەوە ئەبێ قەنەعەت بۆ بکا کە هێزەکانی تر کە زۆرینەیان پێکێناوە جوان لێ بگرێ بەشێکی گرنگ لە داواکاریەکانی وانە بێ بێنێتە دی ئەبێت تەنازول لە هەندێک خواستی خۆی بکە و بەشێک لە وتوێژی شەروایە یعنی تۆ ناتوانانی تۆ بچی لە وتوێژە سووربی لەسەر هەر داواکانی خۆ بێنی وە لە عەقەلیەتی شابیدیان بەعقەد یعنی ئێستا کاکین خۆەوە هیچ شینێکی درێتیانی ئێستا پارتی لە عەقەلیەت هەیە یعنی عەقەلیەتێکی بچووکەوێ حکومڕانی هەموو ئەرە چوار حیزبە بەیەکەوە کۆکەرەوە کە پرۆژەیان هەبوو بۆ گۆڕانکاری سیستەمی حکومڕانی لە کوردستانە زۆرینەی کورسیەکانی هەم پەرلەمانیان هەیە هەم زۆرینەی دەڵەرانی کوردستانیان لەگەڵایە دەریچەی ڕاستەوەی پارتیە بێژۆ لەم هێزە بگرێ نووسەر و ڕووناکبیر بەڕێز کاک ڕەبین هەردی زۆر سوپاس کە وەڵامی پرسیارەکانی ئەم جارەی ڕوانگەدایەوە سوپاس بەڵە بینەرانی خۆشەویست سوپاس کە تاکو ئێرە بینەرمان بوون گوێتان لێگرتین سوپاسان دەکەین تاکو ڕوانگەیەکی تر هەمووتان بەخوای گەورە سپێرم خواتان لەگەڵ